دڵت خۆش بێت بە ئیسلامت ڕێبازی تۆ گەلێک بەرزە باش بزانە ئەی موسڵمان بێباکی تۆ شەرت و مەرجە ڕێگەی ڕوونی ئەم ئیسلامە شوێن پێی پیا و شێرە مەردە عومەر و خالید و حەمزە تاغوتیان خێزوەتە لەرزە عومەر و خالید و حەمزە تاغوتیان خێزوەتە لەرزە ئەی موسڵمانی گەلی کورد ئەم دوو ڕێگا بەرزە جوانە یەکەم قورئان ڕووناکی دڵ دواتر سوننەت مەبەسمانە لاوانی هەڵگیری قورئان ئێوەن هیوای ئەم زەمانە هێزی دوژمن بەرەو تۆیە هەستن کەی کاتی وەستانە هێزی دوژمن بەرەو تۆیە هەستن کەی کاتی وەستانە روشمی ئێمەی بڕوادار لا ئیلاها إلا الله يا بري كفرون وي شيطان وبربستك لردايا بلام هزي جندي رحمن هركات وسات وك قلايا رخاني هست بيريما محالك وقدرنايا رخاني هست بيريما محالك وقدرنايا دڵت خۆش بێت بە ئیسلامت ڕێبازی تۆ گەلێک بەرزە باش بزانە ئەی موسڵمان بێباکی تۆ شەرت و مەرجە ڕێگەی ڕوونی ئەم ئیسلامە شوێن پێی پیا و شێرە مەردە عومەر و خالید و حەمزە تاغوتیان خێزوەتە لەرزە عومەر و خالید و حەمزە تاغوتیان خێزوەتە لەرزە تاکو ماوین تا هەتایە پێشەوامان مستەفایە خۆشەویستی یار و ئالی هەوێنێکە وەک چرایە ڕیشەی جیهاد و تەقوایە وەکو دارێک لە نەخدایە یا سەرکەوتن یا شەهید بوون یاری ئێمە بۆ ئەڵڵایە یا سەرکەوتن یا شەهید بوون یاری ئێمە بۆ ئەڵڵایە وعدەی حەقی پێغەمبەرمان جارێکی تر بێشک وایە بۆ ئازادی قودس و ئەقسا بەردەوام خوێن لە ڕێدایە فکرەمان هیوامان وایە لە دەرگای فەزڵت خودایە سەڵات الفەتحێک دووبارە ئیقامەکەی لە ئەقسایە سەڵات الفەتحێک دووبارە ئیقامەکەی لە ئەقسایە دڵت خۆش بێت بە ئیسلامت ڕێبازی تۆ گەلێک بەرزە باش بزانە ئەی موسڵمان بێباکی تۆ شەرت و مەرجە ڕێگەی ڕوونی ئەم ئیسلامە شوێن پێی پیا و شێرە مەردە عومەر و خالید و حەمزە تاغوتیان خێزوەتە لەرزە عومەر و خالید و حەمزە تاغوتیان خێزوەتە لەرزە تاغوتیان خێزوەتە لەرزە تاغوتیان خێزوەتە لەرزە